سڵاوتان نەبێ بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەروەردەی بەڕێزانم خۆشحاڵ دەبین لاڵقەیشتری بەرنامەی ئەزبوونی پۆل لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەکەینەوە. بەڕێزانم بۆ ماڵقەیە قسە لەسەر ئەزبوونی مامۆستای زۆر بەڕێز مامۆستا سەیاح سڵاح حەسەن دەکەین. مامۆستا خوددان ئەزبوونێکی تێر و پڕە لە بواری پەروەردە و هەروەها لە ناوەندە سیاسیەکانی خوێندن وانەی تۆتۆ و ئەزبوونێکی باشی هەیە. ئێمە پێشەوەی بەخێراتیم بکەین دەمانوێت تەوەرەکە بۆی بەڕێز و خۆشەویست باس بکەین. تەوەری ئەمڕۆمان قسەکردنە لەسەر خۆشەویستی لە نێوان مامۆستا و قوتابی لە ناوەندەکانی فێرکردندا. چۆن وا بکەین کە مامۆستایان پەیوەندێکی برایانە و دۆستانەیان لەگەڵ قوتابیەکاندا هەبێ، چۆن وا بکەین کە قوتابیان بە خۆشەویستیەوە گوێ لە ڕێنمایی و دەرسەکانی مامۆستا ڕابگرن. دیارە مامۆستا سەیاح ئەزبوونێکی تێروپڕی هەیە و ئەزبوونێکی سەرکەوتوی هەیە لە بوارەدا، بۆیە قسە لەسەر ئەم تەورەیە دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێربێی. خۆش سەلامەت بێ حەیاتم. مامۆستا گیان دەمانەوێت بەر لە هەر شتێک باز لە ئەزبوونی خۆت بکەیت لە بواری پەروەردە و فێرکردندا، بەگشتی چۆن توانیتە ببیە ئەو مامۆستا سەرکەوتووە کە خۆشەویستیەک لە بینی خۆت و قوتابیەکاندا هەیە، وەکو ئەوەی کە ئێمە منیش دەمێکە دەرناسم و لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش ئەو پەیوەندیە دەبینین، بە تایبەتی لەو کاتانێکە لە قوتابخانە لە دوای دەوام لە قوتابخانە لە کاتی یاد و بۆن و بیرەوەریەکان هەمیشە تۆ ئەوەندەی لە ناو قوتابیەکاندا دەبینرەی لە ناو مامۆستایاندا نابینرەی. زۆر سپاس دەکەم مامۆستا شێرزاد. جەنابیشت کەسایەتێکی بەڕێزی دەمەچ ئەمە یەکتی دەناسین کە لە بواری پەروەردە و خوێندکردندا پێکەوە بووینە. بەخۆی پەروەردە و فێرکردن تێکەڵیەکی پێویستە لە بینی مامۆستا و قوتابی. بێگومان ئێمە لەگەر تەڵەبەکانی خۆماندا لەگەر قوتابیەکانماندا لە سەرەتاوە ئەوها ڕاهاتووین کە ئەتوو بە بێکۆبوونێکە بێ دائیمەن، ینی قوتابی هەمیشە وا هەز دەکات مامۆستا بە ئەگە قسە لەسەوە بکەین پلەپای مامۆستا بێگومان مامۆستا پلەپای بەرزە، بەڵام هەمیشە قوتابی وا هەز دەکات مامۆستا بەرزە، ینی هەموو شتێک نابێت لەگەڵی بوترێ، هەموو شتێک نابێت لەگەڵی بکردنی نابێ عیلاقاتان نابێ، بەڵام ئەتۆ وات کردووە کە قوتابیەکان برادەرتن. ینی مامۆستا ئەو برادەری بوونە، یعنی بە خۆمانە قسان بکەین هەولێریانە قسانی بکەین، یعنی تو کوتانیتت ئەو قوتابیانە وا لێ بکەی کە هەندێک شەرم هەیە کە پێویست نییە هەبێ، بنمونە پێویست نییە هەموو شتێک لە بینی قوتابی مامۆستا ببێ، نابئیلانەی باسی دەرز بکەیت، هەتو کوتانیتت وا بکەی کە قوتابی شەرم نەکا، ئاسایی کێشەکی هەیە دێ مامۆستای هاتوو وەکو برایەکی ئەمنە مۆزوعم هەیە، ئەمە ئەو کێشەم هەیە. مامۆستا شێرزاد، ئەمە لە بواری پەروەردە و خوێندن ئەوانە کە سەرەتا هاتمەنە ئەو مەسەلەی مامۆستایەتی ئەوانە چەند شتێکم لە بۆ خۆمدا نایە سەراحەتەن. یەک لەو شتانە کە مامۆستا دەستە ناو پۆل خۆشترین شت ئەوەیە مامۆستا ڕووی خۆش بێت بۆی تەڵەبی، یعنی ئەم بەڕاستی زۆر تاکید دەکەمە سەر ڕووخۆشی، کەواتە مامۆستا بە ڕووخۆشی دەستە بەرامبەر تەڵەبەکەی ئەلێرەدا مامۆستا چی هەیە دەتوانیتم بیگەینتە تەڵەبەکەی خۆی، لەبەرەوە تەڵەبەکە هەست دەکات ئەو کەسەی هاتە ژۆرێ خۆشی دەوێتن، ڕووی خۆشە، تەعاملێکی خۆش دەکاتن لەگەڵ تەڵەبەکان. ئەلێرەدا ڕووخۆشی وە دەکاتن ئەتو بتوانیت چت هەیە بیگەینی ئەو تەڵەبە بەڕێزەی. بەڵام ئەم من لەوانەیە لە هەموو عمری تەڵەب مامۆستایەتیم لەوانەیە جارێک بە تووڕەیی چوویمە ژۆری، باوەڕم پێ بکە ئەو ڕۆژی نەمتوانی دەرشەرحکەم. یعنی مامۆستا ئەتۆ زۆر جاران ئێمە هەمومان باوچین خێزاندارین، جگە لەوە شتەمانێکمان هەیە لەوانەیە هەندێک کێشەی تایبەتی خۆ دەبێت، ینی ئەو تۆ لەو کاتانێک کە دەرز دەڕێیتەوە ئەو کێشانت چلێ دەکەی، چۆوا دەکەی مێشکت ساف بکەی و تەنیا بۆ خوێندن و وانەوتنەوەکە لە ژوورەوە دابی. هەموو کێشەکانی خۆمان، یعنی ئەم تەبیعەتی وها بووە هەر شتێک ڕووی دابی لە دەری غورفەی شوعبەی دەهێنمەوە، لە دەری نای بەمە ناو شوعبەی بە هیچ نەوعەچی، کاتی داخلی شوعبەی دەبم
حسابی خۆم دەکەم ئەو تەڵەبانە لە بۆ من دانیشتن لە بۆ دەیانەوێت جیان لە من بیت و دەیانە لێم تێبگەن یعنی لێرەدا تەماشا دەکەی ڕووخۆشی یان کێشەی خۆت وەکو مامۆستا نەبێ ناو تەڵەبەی تەڵەبە ئەتو ئامادە دەبی هەرچی پێی جێبت بەجێت دەکاتن مامۆستا لەو کاتانە ئەتۆ پێویست بە پلان هەیە ینی بنمونە لە ماڵەوەدا دەنیشی زۆر زار دەوترێ تەنیا قوتابی نییە پلاندانێ و واز بوو وانە و ئەرکەکانی خۆی ئامادە بکە بۆ ڕۆژی داهاتوو پێویستە مامۆستاش ئەچک و ئەوەی کە پێویستی سەرشانەتی لە پێداویستیەکان وەکو بابەت ئامادەکردن وەکو خۆ ئامادەکردن بەگشتی بۆ دەرس تۆ ئەو ئامادەکاریانە شەوان دەکەی یان ڕۆتینی کاری ئامادەکاریەکان دەبی پێشتر بکرێتن مامۆستا وەکوچی مەسەن ئەتوو ساڵانە پەروەەردە پلانی دادنێتن بڵێ ئەمە دەفتەر پلانمان هەیە ئەتو پێشتر تەماشای دەفتەر پلانی خۆت دەکەی چ دەرسەکت هەیە مەوزوعەکە لە چێن دەر لە بۆ چێن دەبی باز بکرێتن کاتەکە دەبی کوو بەش بکاتن چ پۆلەکە چکە هەندێک پۆل فەرقی هەیە لەگە هەندێک پۆلی دیکە هەندێک پۆل مەسەنە مستەوایان باشترە تەماشا دەکەی خەتوەک سەریعتر لە گەریان دەڕۆی هەندێک پۆل وە نییە خاڵ یەکەم کە باسم کرد گوتم دەبی ڕوو ئینسان ڕوو خۆشبی لەگە تەڵەبەی خۆی ئەمن بە شتەشکەش لێرە ئەو ڕوو خۆشی دەبە مەلای شتەشکە ئەویش ئەوەیە سەلامکردن لە تەڵەبەی ئەتوو بتەوێت ئەو تەڵەبەیە جوێڕایە لە دەبی مامۆستا شێرزاد سەلامی لێ بکە چکە وەڵڵاهی هەندێک مامۆستا هەیە کاتێ بەتەنیشت تەڵەبەکی دادەڕواوە ئەوەی بەتەنیشت دیوارش دابڕواتن سابی بۆ ناکە هیچ حیسابی لەبوو ناکە ئەمن لە هەموو تێپەڕبوونی خۆم لەگە تەنیشت تەڵەبان ئەگەر ناویشی نەزانم مامۆستا شێرزاد یان شەرنی هەندێک زار ناوی تەڵەبەکەی بزانم چکە ژمارەی تەڵەبەمان زۆرە وەڵڵاهی ئەگەر ناویشی نەزانم مەسەلەن پێی دەرێم کاکۆ کوی کاکە ئەحواڵت یعنی شتێکی پێ دەرێم و دەڕۆم دەزانی زۆر تەڵەبە هەیە من دەرسشی پێ نارێم ئەمنی خۆش دەوێ باوەڕم پێ بکە لەو فترەی چەند ڕۆژی ڕابردوو باوکە کاتبوو لە پرسی منداڵی خۆی بوو دەربارەی لە دەرسەکان کۆ و کۆنیە و منداڵی وی ئەم دەرسی پێ ناڵێم ئەم من دەرسی بە چەند شعبەش کە دەرێم ئەو چەند شعبەکی دیکەیە لە دوورەوە کاتێ ئیش خۆی تەواو کرد کە چای بە من کە دیتم لە بۆ لای من هات ئەمش گوتم ئەو کابرا ینی کەسێکی بەڕێز دیار بوو بەرەو پیرە چوون گوتم فەرمو حیاتم هەر ئیشە خزمەتەک گوتی مامۆستا یاحی گوتم بەڵێ گوتی مامۆستا دەزانی کوڕەکەی من ئەتوی خۆش دەوێ گوتم ناوی چییە کە ناوەکەی گوتم ئەوە من دەرسی پێ نارم گوتی ناوەڵڵە مامۆستا لە مالێ بەردەوام باسی تو دەکاتن کە ئەمە دەرسیشی پێ نارێم نەگە دەرسی پێ برێم و دەرەجەی لەکنە من بی و خوانەکە با بڵێن شتەکەم پێگوتوبی یان قسەک بیتن نەخێر دەرسیشی پێ ناڵێم ئەو جەگوتی مامۆستا توی زۆر خۆش دەوێت لە ماڵێ هەروەها نمونەشکە ئەمە ئەو ساڵە کۆبنەوەی دایک و باوکمانمان کرد مانجی یەکەم کە یەک مانگ بووم دەرسمان بۆ پۆلی دەیەکان گوت و پۆلی دەش جەنابیشت باش دەزانی لە پۆلین و ئەمە دەرسمان پێ نەگوتیە لە مەکتەبش کە هاتی ینی هیچ مامۆستایەکمان ناناسی هیچ یەکمان ناناسی کاتی قسەی باسی ئەزمموی ئەو ساڵەمان کە چ دەکەین نەگە ئەو تەڵەبانەی خۆمان کە پۆلی دەنە تازە هاتینە لە بۆمان داکو بابەکان هەموو بە یەک دەنگوتی مامۆستا دەزانی منداڵەکانمان تویان خۆش دەوێ مامۆستا شێرزاد شتە چ هەیە منداڵی خۆم لەناو نەفسی پۆلیە وەڵڵاهی جیاوازی لە بینی تەڵەبەکان ناکەم مامۆستا ببوورە هەمیشە ئەگەر نەڵێن هەمیشە زۆربەی جارەکان قسە لەسەرەوە دەکرێت کە بوونی منداڵی مامۆستا لە نێو قوتابخانە تا ڕادەیەک کێشەیە بەڕاستی ینی بەداخەوە بەشێک لە مامۆستایان ناتوان ئەو هاوسەنجی ڕابگرن لە نێوان منداڵەکەی خۆیان و قوتابیانی تر کە هەندێک جار ئیشکال دروست دەبێت لەوەی هەر هیچ نەوێ بەتایبەتی مامۆستایانی ئافرەت کاتیان دەڕوا تەرکیزیان دەڕوا بۆ منداڵەکانی خۆیان ناتوانن وەکو پێویست دەوام ئاسایی بکەن تۆ وەکەوەی کە جەنابەت تەجروبەت هەیە هیچ کێشەیەک نییە منداڵەکەی خۆت لەوێ ئەستەن لەوانەیە زۆر جار تەرکیز و مێشکل لەوەی نییە کە منداڵەکەی خۆت هەر لە قوتابخانەشە بەڵام چۆن بتوان ینی چۆن مامۆستا وا بکە کە بەڕاستی ئاسایی بێ لەناو قوتابەکەی خۆشی دانەیەکە لەو قوتابیانە و ئەوەندە بیر و خەیاڵ و مێشی بەلای منداڵەکەی خۆیدا نەڕوا شێرزاد ئەو دایک و باوکانە کە مامۆستانە کە منداڵیان لەکنە خۆیتیان تەسەوور دەکەی هەندێک جا بە خۆیان دەبنە ڕووخاندنی منداڵەکانیان سەبەبە چ ڕئیسینە بۆ خۆیان ئەمن تەجروبەی عملیشم هەیە لە بۆ ئەو شتەی لە بۆ هەندێک داک و باب کە مامۆستا بوونە
باوەڕ دەکەی منداڵەکە کاتێ لە کنداکەکەی بووە لە مەرحەلەی ئیبتیدایی و سەرەتایی بە یەکەمی مەکتەبێ ڕۆیشتیە بە یەکەمی مەکتەبێ یان نەدەبا دووەم بیتن دەبایی لە یەکەم بیتن بەڵام کە گەیشتی تا ناوەندێکەش کە ئێستا بوویتە بنەڕەتی هەر لە کنداکەی بووە بەناو ئەگرە ناوەکان دەستی گەیشتی تێ تەڵەبەکار بە دەرەجەی زۆر باش ڕۆیشتیە کە گەیشتە ئامادەی گەیشتەکەنەمە باوەڕ دەکەی تەڵەبەکە ساڵی یەکەم ساقیل بۆ سای دووەم چوویتەوە مەحەدێکی ئەهلی نەیتانێت تەواوکە لەبەرەوەی هەندێک داک و باب وە دەزانن کاتێک پشتی منداڵەکانیان دەگرن لەسەر غەڵەت لەسەر نەخیندن بەس میمۆیە دەرەجەی باشی بدرێتێ حتا نەوەکو تەڵەبەش کە دەرەجەی باشبی ئەوە غەدرەکە لەو منداڵی دەکرێ با منداڵەکەی من با مستەوای دیار بیتن چەند خۆشە ئەمە بزانم ئەو منداڵی من مستەوای چەندە کاتێک پرسیارەکی دەکەم تەڵەبەی یەکەم و دووەم و سێیەمیش منداڵی خۆم هەڵناستێنم تەڵەبەی چارەم هەڵی دەستێنم دەرێم نەوەکو تەڵەبەکان ئینسانە دەرێتن مامۆسە سەیاق فەرق و جوایەزی دەکاتن ئەو جە لێرەدا ئەو قەناعەتەم لە بۆ هەموو تەڵەبەکان دروست کردیە کە منداڵی من لەوە چتووە یعنی داک و بابەکانیش کە پێیانم گوت منداڵی گوچی منداڵی منە زۆر کەیفیان دەهات مامۆستایا دیارەوە دەرئەنجامی ئەو نادادیە کە مامۆستا پەیڕەوی دەکات لە قوتابخانە دوازاریش هەم بەو شێوازە دەگەڕێتەوە کە قوتابەکەی خۆی دەگاتە ئاستێک کە مامۆستا هەر لە قۆناغێک لە دوو قۆناغ دەتوانێت لەگەڵ قوتابەکەی بخۆ دوازار کە گەیشتە ئامادەی و دواتری زانکۆوانە خۆ لەگەڵی ناڕوە ئەوەش کە بەداخەوە ینی هەیە نمونە زۆرە لەسەروانێک کە قوتابی دەگاتە قۆناغێک و دوازار داک و بابی پێڕاناگەن ینی ناتوانن لەگەڕی بڕۆن وەکو خۆت گوت لەوانەیە لە پەیمانگایەکی یان بە نمرەیەکی زۆر کەم ئەو قۆناغە دەبڕێ مامۆستا ئێمە ئەزمونێکمانێ بەیەکەوە لە مامۆستایەتی لە بەیەکەوە بوون دیارە مامۆستایەتی ئێمە لە شوێنێکی دوور بووە ئێمە شەو ڕۆژ بەیەکەوە بوون ئەگەر بیرت بێ ئێمە لە کات خۆی قوتابیەکان ئەوەندە هۆگری ئێمە ببوون ئەوەندە ئێمەیان خۆش دەویست ینی زۆر جار وا هەسمان دەکرد ئێمە دایک و باوچین ئێمە برا گەورە و کەسی ئەو قوتابیانن ینی هیچ کاتێک بیرمان لەوە نەدەکردەوە کە ئەوانە قوتابین و کۆمەڵێک واز بات و ئەرەکەی بەرامبەر ئێمە بیکەون و ئێمەش دەبێ وا بکەین و شێواز و هیچ قەید و شەرتێکمان نەبوو هەتا زۆرجار نمونە لەوە دەجێڕنەوە قوتابیەک هات لە سەرەتای ساڵ بوو گریا زۆرجار مامۆستا لەوە دەجێڕێتەوە گریا وتی مامۆستا فلانە قوتابی لێیدام کاکە بۆ لێت داوە تاسم سەرەتای دەوامە لێ ئێستاوەکو شەڕەکەن و ئێوە بێکەن و وتی مامۆستا نوکە نا ساڵی بەری ینی ساڵی پێشتر کێشەکەی هەرگرت بوو بۆی بە ئێمە بڕێ ینی ئەوەندە سیقەی بە ئێمە بوو ئەوەندە ئێمەی خۆشەویست کە کێشەکانی ساڵانی پێشتریش یاخود ئەوەی کە زۆر ناو خێزان دروست دەبوو گلەیەکان دەهاتەوە لای ئێمە ینی کەواتە ئێمە دەتوانین وەکو مامۆستا دەتوانین وا بکەین کە قوتابی بەڕاستی ئێمە بە مەرجعی یەکەم دابنێ ئێستا زۆر جار ئاخاتون لەگەر مامۆستایان دەکەین ڕوبەڕوو یان لە کاتی بەرنامەوە گرێک دەکرێت کە قوتابی هاروهاجە قوتابی بەشێکی پەروەردەکە دەکرێتەوە ماڵەوە تۆش پێ دوایە ینی قوتابێک ئەگەر شایستەی ئەوە نەبوو ڕێزی بگری دەبێ ئیهمالیکەی بجێڕیەوە بۆ دایک و باوکو دوێ ئەوان عاقلی بکەن و نسحەتی بکەن و مامۆستا شێرزاد تەماشاکە مامۆستا ئیشی چێن ناوپۆل پێگومان پەروەردە و فێرکردنی ئەو کۆمەڵە تەڵەبەیە کە کەتە بندەستیوی ئەم بەخۆم کە سەرەتا دەستمان پێکرد وەکو خۆت فەرمووت ئەمە چاوم لەنگۆ کرد سەراحەتەن ئەتوو مامۆستا شێرزاد و مامۆستا سەعاد کە ئەنگۆ نمونە بوون لە بۆمە ئەمە یەکەم جار کە چاوم بە مامۆستایەتی کرد ئەنگۆم دیتم کە تەڵەبە کوو پەرۆشە لە بۆ دیتنتان پەرۆشە لە بۆ نێزیک بوونتان پەرۆشە لە بۆ ئەوەی چینما دەستان ماچکەن یعنی ئەمە مەچای خۆم دیتە یعنی ئەو پەرۆشیە وەی کرد ئەمن هەز بکەم کووە بکەم ئەو تەڵەبەیە بێتن لە بۆ لای من چکە ئەمە دەمەوێت دەرسی تێ بگەینم ئەدی ئەگە تەڵەبەکە نێوێ بێتە لای من نێوێ لێم نێزیک بیتەوە دەزانی هۆکارەکی گەورە تەڵەبە لە مامۆستای هەڵدێت چیە مامۆستا هەیە دەرسی گران دەکە ئەمن تەبیعەتم وایە لەگە تەڵەبەی خۆم لەو چەند ڕۆژەی ڕابردوش سەفەرەکی قەزای خەباتم کرد تەڵەبەکی قەدیمی خۆم دیت یعنی یەکسەر ئەو قسەی ببینەوە گوتی مامۆستا دەزانین لە ئۆتۆمان خۆش دەویست دەرسی تو زۆر ئاسان بوو ئەمن حەزم لێیە
مامۆستا بە ئاسانتری شێوە دەرسی لە بۆ تەڵەبەی شەرحکە چونکە هەندێک مامۆستا هەیە دەرسی وەلێ دەکاتن لە بۆ تەڵەبەکەی یعنی تەڵەبەکە نازانی کوولەی دەربچیتن زۆر زاوەکو عقوبە حسابە هەر عقوبەکە بەخۆی هەر لە بۆ خۆی دەبیتە عقوبە لەبەرەوەی ئەمن ئەو قەناعەتەم هەیە حتا بکرێت دەرز ئاسان بکرێت بە تەڵەبەی دەرز وەلێ بکرێت تەڵەبە تێبگات تێ ئەو تەڵەبەی هاتێ لەسەر ئەو ڕەحلەی دانیشتە تەڵەبە نەهاتێ لەسەر ڕەحلەی دانیشتی حتا پاشەوەی دەرز تەواو بوو بستە دەورەی بستە سنتەران بسوڵێتەوە مامە شێرزا پرسیارێک وەلو جەنابەت ئەزمونەش تەواو تێ لەو بوارەی کاتی خۆی ئەتو چەند دەورە و سنتەرت کردیە بێگومان هیچ ئەمە لە عمری خۆمان لە ئەدادیە و لە ئیبتیدایی و لە متەوەستەی ئەو دکتۆرە بەڕێزانەی کە ئێستا دکتۆری باشن لە وڵاتی ئەو مهندسانە ئەو کەسانی ئەوڕۆکە ئەو وڵاتی بەڕێوە دەبن چەند دەورە و سنتەریان کردیە ئەگەر مامۆستا لە شوعبەی لە ناو پۆل بە تەواوی ئەو تەڵەبەی تێبگەینی دەرسەکەی لە بۆ ئاسان بکە تەڵەبە پێویستی بەوەی دەبیتن ئەوەندە ئەو داک و بابەی ماندی بکاتن لە بۆ دەورە و سنتەران یعنی سەراحەتەن من ئەوە های دەبینم هەندێک جار هەندێک مامۆستایە دەفعی تەڵەبەی دەکاتن پاڵی دەداتن لە بۆ دەرەوە لە بۆ سنتەر و لە بۆ دەورە مامۆستا بەڕاستی بەداخۆ ئێستا بازرگانیکردنە ینی بەشێکی دەچێتە چوارچێوەی بازرگانیکردن وەکو چۆن لە بوارەکانی تری تەندروستی ناوەندەکانی تریش ئەو حالەتان هەیە مامۆستا بۆ پێی جەنابەت پسپۆرەتی لە زمانی عەرەبی هەیە و وانەی زمانی عەرەبی دەڵێتەوە بێگومان فێربوونی زمان تا ڕادەیەک پێویستی بەچیە بە زەوق و سەلیقە و حەزە دوجاریش هەندێک جار پێویستی ژیانی ڕۆژانەیە زۆر کەس دەورەی خولی زمان دەبینێ بۆ ئەوەی فێری بێ و کارێک بکاپەوە ئەتۆ چۆن توانیتە شەوق و زەوقێک بدەیتە دەرسەکانت دوای لێ بکەیت تەشویقی کەی وای لێ بکەیت کە قوتابی حەزی پێ بێ لێ ڕانەکە هەنزەر نەبینێتەوە بەتایبەتی زۆر قوتابی گرەی دەکا ئینشا نووسین گەرەک ناخۆشە بەڕاستی ئەو پەرەگرافە گەرەک ناخۆشە لە بەریکەی ئەوە یعنی خاصن بۆ ئێمە کە کوردین زمانی عەرەبی تا ڕادەیەک قورسیش لێ چۆن توانیتە قوتابی وا لێ بکەیت کە نەگوانەکەی خۆش بوێ جەنابشتی خۆش بوێ ڕاست مامۆست شێرزاد ئەگەر ئەتو مامۆستا وانەکەی ئاسان کرد تەڵەبە بەردەوام دەبی لە گەریم و مامۆستایە و دایم حەزی پەرۆشە لە بۆی بیبینی یان لەوانەکەی هەڵدێتن بێگومان لەگەڵ دەبێت بێگەوان لەگەڵ دەبیتن ئەمن کەموانەکەم ئاسان کردێت چۆنی ئاسان دەکەی مامۆستا کورتی دەکەیەوە بە نمونە بەشێکی لا دەبێ چی لێ دەکەی مامۆستا شێرزاد هەموو منهەجێک یعنی ئەساسیاتی تێدایە ئەساسیاتەکان بە ئوسلوبێکی زۆر جوان دەگەینمە تەڵەبەی ئەوانەی ئەساسیاتە یعنی ئەمە لەو فترەی ڕابردوو ئەزمون و تاقیکردنەوەکانمان هەبوو ئەمن کاتێ سواری دادەنێم لە بۆ تاقیکردنەوەی دەزانی ئێستا لە بۆ خۆشویستنی تەڵەبەی لە بۆ مامۆستایەکەی لە تاقیکردنەوەش بە دیار دەکەوی دەزانی تەڵەبە هەموو هەڵدێن بەس لە بە مەسەلەی تاقیکردنەوەیە چونکە مامۆستا هەیە تاقیکردنەوەی بە مسارعە تێدەگا بە مشتەکۆڵە تێدەگا دەیەوێ بزانی کو پشتی ئەو تەڵەبەی لە عاردی بداتن لە کاتێکدا تاقیکردنەوە لە بۆی دانەندرایە تاقیکردنەوە لە بۆی دانرایە ئەو تەڵەبەیە ئەو شتانەی ئەتوو لە شوعبەی لە هۆڵ کە بە تەڵەبەکەت گۆتیە لە بۆ ڕوون کردیتەوە بزانە ئایا جارشکە توانای گەڕانەوەی ئەو معلوماتانە و ئەو زانیاریانەی هەیە یان نییە ئایا چوویتەوە ماڵێ ئەو تێبینیانەی کە پێت گۆتیە ئەو تێبینیانەی زەبت کردی یان نا لێ تەماشا دەکەی کاتێ ئەمن تاقیکردنەوەیان دەکەم بەخۆی لەسەر 20 دەرەجەی مانگانەی کە هەیتمان دەرێ دوو تاقیکردنەوەیان بکە دەزانی مامە شێرزاد ئەم سێ تاقیکردنەوەیان دەکەم ئەوە یەک باشتە چی ئاسانتریشت پێ برێم حتا تەڵەبە بزانی کو ئەمنی خۆش دەوێ کاتێ لەو ئیمتیحانانەکە سێ ئیمتیحانیان دەکەم دەرەجە خراپەکەی فڕێت دەم دوو باشەکەیان لە بۆ حسێب دەکەم مامە شێرزاد ئەم بۆ دەژراوە ناستم چ دەکەم لەگەریان لە دوو باشەکەی تەماشا دەکەم لەسەر 20ەکەی تەماشا دەکەم بە هەمووی 11 لە بۆ دەردەچی 10 لە بۆ دەردەچی دێتن دەرێ مامۆستایە هەموو دەرەجەیان باشە ئەمن دەرەجەم خراپە دەلێم مستەفا شعبەکەی دیکە شعبەی بە دوو ڕۆژ کە ئیمتحانیان هەیە دێ ئیمتحان بکەی لەوێن دەر حتا دەرەجەت باش بی
دەری مامۆستا لۆ دەبیتن بێم دەریم ئادەبیتن لۆ نابی دەریم وەرە ئیمتحان مامۆست شێزاد مەسلحەتی مامۆستایی نییە ئەو تەڵەبەیە جارشکە ئەو منهەجەی بخینتەوە تاقیکردنەوە کە لە بۆ ئەوی دانرایە کە کەسەکەی تاقیک بکەیەوە لە بینی ئەو تەڵەبە ئەو پۆلە تەڵەبەیەی ئایا تەڵەبەکمان نییە نەخۆش بی ڕۆژی تاقنەوەی نەتانیتن بە جوانی جواب داتەوە کێشەی هەبیتن مناسەبەتی ناخۆشی هەبیتن لە ماڵەوە کەواتە ئەمن تاقیکردنەوەی بە عقوبە بە ئەوەندانانم لە بەرامبەر تەڵەبەی بەوەی ئیلا دەبی ئەمە چەند ساڵێک پێش ئێستا 4-5 مەکتەب پێکەوە دەفتەری امتحانیمان سەح دەدا مەکتەبی خۆم و 3 مەکتەبی دەوروبەری خۆشمان ناوەکانیان دیارە دەزانی مامۆستا هەبوو کاتێ وەرەقەی سەح دەدا وەکو ئەوی وەرەقەی دوژمنە چ سەح بدە یعنی لەگە وەرەق دەفتەرەکەی بەشەر دەهات لە کاتێکداوە نییە بەخۆی ئیشەکە ئەو تەڵەبەیە زروفەکەی وەها بۆ لە ماڵەوە ئەو ڕۆکە هاتە مەکتەبێ نەیتانێ هیچ جواب داتەوە دێتە بەرامبەرم تەڵەبەکە دەری مامۆستا زۆر خراپ بووم دەرێم کوڕم عاجزمە بە دوو ڕۆژکە ئیمتحان هەیە شعبەکەی دیکە ئیمتحانیان هەیە بە سەبری لە بنجی قسەی دەکەم دەرێم دەتانی لە شعبەکەی دیکە ئیمتحان بدەی دەری لۆ مامۆستا دەبیتن دەرم دەبیتن نمونەکی زۆر ئاسان زۆر خۆشیشە چەند ساڵێک پێش ئێستا تەڵەبەکمان لە بۆ هات پۆلی دەبوو ئیمتحانیانم کرد کاتێ بەسەری دادەڕۆیشتم هەتا بزانی دەوری تاقیکردنەوە و دەوری مامۆستای گەلە زۆرە لە ناو شعبەی مامۆستایەوە دەکا شتەکە خۆشەویست بی دەکەن تەڵەبەی و هەر مامۆستاشە دەتانیتن تەڵەبەی دەرکاتە دەرەی مەکتەبی تەڵەبەک لە کاتی ئیمتحانێ دیتم دەستی دەلەرزی وەزعەکەی هەندێک تەواو نییە ئەمنیش دەستم لەسەر ئەو دەفتەرەی دانەکە ئیمتحانی لەسەر دەکەت دیتم پارچە وەرەقە چییە بە حیسابی خۆی ئالاسەز غەشی کردیە وەرەقەکەم لێ وەرگرت ڕەنجی نەمابوو لەو لەحزەیە گوتم جواب دەوە جوابی داوە ئیمتحان تەواو بوو چووە دەرێ چاوەڕێی دەکرد دەرسی دووەم ئەمن ئەو وەرەقەی تەقدیمی ئیدارەی بکەم دەفتەر بسوڕێتەوە هەموو مەکتەب بزانی ئەوە غەشی کردیە هەروەها چاوەڕێی دەکرد ئێستا داک و بابی دێتە مەکتەبێ دەبی کو جوابی بدەنەوە لە پێش داک و بابی چەند قسەی پێدەگوتری ئەو تەڵەبەیە یان لە ماڵەوەش چەند قسەی پێدەگوتری ئەمن ئەوانە هیچ نەکرد ئەو تەڵەبەی ڕۆژی دووەم هاتەوە گوتی مامۆستا چم لێ دەکەی گوتم ئەتو کوی دەبینی کوی دەبینی یعنی ئیشەکە کووە گوتی مامۆستا دەزانی قسە کرد گوتم بلێ گوتی وعدت دەدەمێ جارەشە قۆپی ناکەمە من گوتم کورە ئاخر ئەمن شتێکم هەیە کە ئەتو گوتت وعد ئەم باوەڕ دەکەم بۆ قسەی گوتی مامۆستا وعدت دەدەمێ دەزانی ئەو تەڵەبەیە لە کنما ڕۆیشت 10 و 11 و 12شی تەواو کرد چووە هەندەسەش بە باشترین منە ڕۆژێک لە ڕۆژان هەندێک جار لە بۆ سوعبەت دەچوم دەفتەریم تەماشا دەکرد لەناو ئیمتحانێک کە پۆلی 11 بوو کە پۆلی 12 بوو دەگو مامۆستا وعدم دایە دووبارە ناکەمەوە زەما وسە ئەو وعدە ببوورە لێرە قەتەن دەکەم یعنی ئەو پەیمان بەڕێکردنە ئەو پەیمانەی کە بردیە سەرێ ئەو قوتابی لەگەڵ تۆ یعنی خۆشەویستی و شەرم و ڕێز بوو بەرامبەر جەنابەت یاخود ئەو هەڵوێستە بوو کە بەڕاستی قوتابەکە چاوەڕێی نەدەکرد بۆ شێوازە بێ مامۆستا شێرزاد ئەمن لە بۆ لای هەڵوێستەکەی دەبم چکە دەیتانی تەڵەبەکە وعدی خۆی دێبنێ نەکاتن بەڵام ئەمن کە مامۆستا هەیە کاتێک تەڵەبەکە غەڵەتێکی داکە پێی دەنە غەڵەت پێی دەنە هەڵە تێنەگەیشتنە ئەو تەڵەبەی لە سەفی 9 هاتیە لە بۆمە لە پۆلیدا هەندێک شتێ یاسا هەیە تێناگە هەندێک شتەیە لەوانێ بەو شێوەیە فکر نەکرێتەوە لە ئیشەکەی بەڵام کە مامۆستا تێی دەگەینیتن ئەو ئیشە غەڵەتە بەڵام ئەو مامۆستایش ناچی ئەو تەڵەبەی بڕوخینی مەبەستەکە ڕوخانەکەیە ئەمە ئیشمان چییە ئیشمان بیناکردنە ئەمن ئەو های دەبینم ئەمن ئەو های دەبینم ئەمە ئیشمان بیناکردنە ئەزمونەکانیش وە تاقیکردنەوەش لە بۆ بەرزکردن و لە بۆ هەڵگرتنی ئەو قوتابەیە لە بۆ بەهێزکردنیتی لە بۆ شکاندنی نییە دەزانی ئەو ساڵە تێبینیەکی زۆر ئاسان بوو مامۆستایەک لە بابەتە چی کە ئیدارە پێمان دەڵێتن هەر 3 مامۆستای کوردی پێکەوە سوئالی دابنێن هەر 3 مامۆستای کیمیای پێکەوە سوئالی دابنێن مامۆستایەک هاتە تەنیشتم گوتی سەیاح ئەفەندی ئەمن ڕازی نیمە گوتم چ بووە چ ڕازی نی گوتی ئەمن ڕازی نیمە لەگە فیلان مامۆستای سوئالی دانێم گوتم لۆ گوتی مامۆستایە سوئالی ئەوها دەبینتەوە لە بۆ تەڵەبەی کە تەڵەبە نەتانی جواب داتەوە سوئالی ئەوها دەینتەوە کە تەڵەبە بە حیاتی فکری لە بۆ نەچیتن مامۆستا شێرزاد ئەمە لە
لە حەلەبەی مسارعی نینە لەگەڵ تەڵەبەی بێگومان ئەمە دەمانێت ئەو تەڵەبەی بنیاد بدرێ ئەو تەڵەبەیە بنا بکرێ بینا یعنی دەمانێت ئەو تەڵەبێ دروست بیتن پۆلی 10 و 11 و 12 لەکنمانە هەر ئەوە سەبەبیش بووە ساڵی پار ئێمە مەسەن لەم ئامادەیەکەی خۆمان زیاتر لە چەند ڕێز و سپاسێکمان لە بۆ هات مامۆستا شێزار ئەمە حەزمان لێ تەڵبە بینا بکری بێگومان ئەوە یاسایەکەی لەکنمان مامۆستا دەگوترێ هەموو کارێک کاردانەوەی هەیە بەڵام دەکرێت تۆ بەرامبەر ئەو کارانی کە قوتابی دەیکا وەکو ئەو هەڵوێستی جەنابەت کاردانەوەکەت بە شێوازێک بێ بۆی جارێککە بنیاتی کەسێتی و بنیاتی ڕەوشتی ئەو قوتاوی بنیتەوە ینی دەکرا دوای ئەوەی کە غەشەکەت ئاشکرا کرد هەڵوێستێکی یاساییش دەبێت کە یاسا ڕێت پێدەدا لە قوتابخانەکە قوتابیەک غەش دەکا یاسا ڕێت پێدەدا کە تۆ ئەو قوتابیە لە تاقیکردنەوەکەی دوور دەخەیەوە بەو شێوازە بەڵام هەندێک زار دەکرێت ئەمە یاساکان بە شێوازێکی باشتر دابڕێژینەوە دواتر قوتابیەکە دەرس و قۆناغی زۆر بەرزیشی بڕی پلەی ئەندازیاری بەدەستێنا کە ئەوە فەزلەکەی بۆ جەناب بۆ هەڵوێستە جوانە دەگەڕێتەوە مامۆستا شێزادی بەڕێز ئەمە مەسەلەی تاقیکردنەوە ئەمن لەگەر غەشکردنێ نیمە یعنی مۆزوعەکە لێرەیە بەڵام ئەمن لەگەرەوەی مامۆستا نەهێری تەڵەبەکە غەشەکەی بکە نەک یارمەتی دەری بم و چاوپۆشی لێ بکەم و خۆم بەشتی دیکە مەشغوڵکەم تەڵەبەکەش بە غەش مەشغوڵ بی نەخێر ئەمن مەبەستم ئەوەیە لە لەحزەی یەکەمەوە وە بکە ئەو تەڵەبەیە ڕوو لە غەش نەکاتن بەڵام کە کردیشی بە شێوازێک هەڵسکەوتی لەگەڵ کە نێڕوخێنی زۆر مهمە نابی هەوڵ بدرێ ئەو تەڵەبەی بڕوخێ ئەوە غەڵەتێک بۆ کردیتی دەزانانی مامۆستا شێزاد یەک لەو شتانێک کە تەڵەبەی ئەوڕۆ لێت نزیک دەکاتەوە تەژیاکردنە ئەم بە بەردەوام ئەو شتەی بەکاردێنم یعنی کەمترین هەڵوێز ببینم لەکن تەڵەبەی ئیشی باشی کردوی تەشجیعی دەکەم ساڵە چەند لە مەکتەبەکی حی عەسکەری بووم یەکچان بوو دیتم تەڵەبەک قۆدیەکی گچکوکەی هینابوو لە پێشە خۆی دانابوو نوچی مەختاتەی تێدەکردە ناوێ سەراحەتەن کاتی دەرسم شەرا دەکرد تەرکیزم هەندێک لە کنەوی بوو کە دیتم یەک دوو جار ئیشەکەی دەکرد هەستم کرد ئەوە پۆلەکەی خۆی بە خاوێن ڕادەگریتن پۆلەکەی خۆی زۆر پێ گرینگە دەوروبەری خۆی پێ خاوێن و باوێنە لە پێش تەڵەبەکان گوتم دەزانی ئەمن حەزم لێ 2 دەرەجەت بدەمێ گوتی لۆ مامۆستا گوتم لەبەرەوەی ئەتوو ئەو شتە گچکۆکەیەت هینایە ئەو هەموو زبل و زاری مختاتە و شتیتکە تێدەکەی ناوێ کەواتە ئەتوو پۆلێک خۆت خۆش دەوێت دەوروبەری خۆت خۆش دەوێت مامۆستا زاشتاش زۆر خۆش ڕوویدا لە بۆ ڕۆژی دواتر هەموو تەڵەبەکان قۆدیان لە پێش خۆیان دانابوو هەمووی دوو نمریان حاصل کرد حساب کە حاصلیاکە بەڵام یەکەم قازانجی کرد زیاتر یعنی شتێکی خۆشە بێگومان ئەتوو مامۆستا هەر شتێکی باشی دید لەکن تەڵەبەی با تەشجیعی بکاتن ئێستا مەسەن ئەم هەندێک تەڵەبە هەیە پاسکی سوارن لە مەکتەبەکەیمە لە هەر جێیەکی بیان بینم لە ناو مەکتەبی بیان لە دەرێبی دەمەک لە گەریان ڕاوە دەستم دەرێم چت کرد لە چ بتوڵەکی بەشداری دەکەی گەیشتە چ ئاستەچی بە چ ئەوەچ یعنی ئەو تەڵەبەی هەز دەکاتن کیانەچی هەیە هەز دەکا کەسەکەی ئێتمامی دەداتی مامۆستا گرجی پێدان زۆر ینی زۆر حالە دروست دەکا کە چاوەڕوانی ناکەی گرنگی پێدان بە منداڵەکەی خۆت بە ئەوەی لە دەرەوە کە بەرکەوتە لەگەریان هەیە وەکو مامۆستا وەکو هەتا وەکو دوکانداری زۆر جاران دەوترێ کەسێکی دوکاندار ماشەڵڵا بازاڕێش چاچیە بەڵام کە 2000 لی دەچێت پێش دەبینی کەسێکە گرنگی بە مشتریەکانی خۆی دەدا گرنگی بە ئیشەکەی خۆی دەدا ئێمە وەکو مامۆستا ئەو گرنگیدانە بە قوتابی دەتوانین لە شتی زۆر سادەوە دەست پێکەین بانمونە ینی ئێمە قسێکمان ڕۆژانی پێشتر قسەمان کرد وتت منداڵی کاتێک کە پەنجەیەکی بریندارە و هەست دەکەم مەسەرەن ئەوە پێچاوێتەوە لی دەپرسن ئەرێ و بوای لێ هات ئەرێ خۆیوتنی باوەکەم چاتر بووی ئەرێ باوەکەم ڕۆژانی دواتریش مەسەن لی دەپرسیەوە جا مامۆستا دەمێ باز لەو شتە وردانە بکەیت کە قوتابی هەستی بۆ لای تۆ دێ بە نمونە پرسین لە ئەحواڵی پرسین لەوەی کە بۆ خەمبارە ئەرێ خێرە هەز دەکەم تەواونی یان لە دڵخۆشیەکانیش زۆر جار ئێمە قوتابی خۆ مامۆستا بووین مامۆستا هەبوو کە قوتابێک دڵی خۆش دەبێ ینی وشەی نابەجێ دەڕێ بەداخەوە ینی ئەوە ئەوها بووە بۆیە وا دڵت خۆشە
ینی لەجیاتەوەی بەشداری بکات لە دڵخۆشی قوتابیەکەی. مامۆستا شێرزاد ئەمن هەر لەو شتانێکە لە ماوەی مامۆستایەتێکی بە بەردەوام کردیتم حەزم لێ لە خۆشی و ناخۆشی لەگەڵ تەڵەبەی بم، یعنی بە بەردەوام لە ناخۆشیەکان مەسەڵەن کاتێک تەڵەبەکم هەر دەبینم مەسەڵەن پەنجەی بریندارە یان لە ڕاضەی قاچی بریندار بووە یان دەستی بریندار بووە کە بەنەوعی خۆی گەیاندیتە مەکتەبێ ئەگەر هاتوو لەو سەری مەکتەبێبی ئەمە لەو سەری مەکتەبی ئیشم هەبیتن ئیشی خۆمڕا دەگرم دەچم پرسیرێ دەکەم دەرم چیتە لۆ پەنجەت بریندارە لۆ دەست بریندار لۆ پەنجەت بەسترایتەوە، یعنی بە بەردەوام لی تاکید دەکەمەوە تەداوی خۆی کردیە ئیشەکەی خۆی کردیە بە ڕێکوپێکی حەبی دەرمانی خۆی خواردیە، ینی بە بەردەوام تاکید لەسەر ئەو شتان دەکەمەوە. هەروە هەندێک جار ئەمە بە حکومیەوە کە تەڵەبە و کە عمرێک دەبیتن لەگەر یەک مەسەڵەن هەندێک جار کە پرسەنامەیان دەبیتن ئەگەر لە شارش کەشبی هەوڵمدایە خۆم بگەینمە ئەو شوێنە کاتێک تەڵەبەکان دەبین تەماشا دەکەم شۆک دەبن دەری مامۆستای کو هاتی لەو ڕێە دوور و درێژەی دەرێم شتیوانە نەخۆشیت و ناخۆشیت و ئیمنە، یعنی بە بەردەوام لەسەر ئەو دیاردەی ئیشم کردیا بە بەردەوام ینی وام کردیا دڵی ئەو تەڵەبەی جارشکە ئەتوی لەبیر ناکە. مامۆستا شێرزاد ئەگەر خۆشی بیش یعنی ئینسان بە ئەو شتەی برێتن دەزانێت من ئێستا لە هیچ جێیەکی ڕاوە ناستم لە هەر جێیەکی ئیشم هەبیتن فەزڵەکەی بۆ چ دەگەڕێنەوە لە بۆ خۆشەویستی تەڵەبەکە ئەکە ئەمنی دەبینی یعنی بەبێ هیچ ڕاوەستانێک دێتە بەرامبەرم یەکەم شت ماچم دەکاتن یەکەم شت ماچم دەکە دەری مامۆستایە ئەو قسە خۆشانە چ بوو لە بۆ مەد دەکرد کورە وەڵڵا مامۆستایە یعنی لەو فترەیە کاتی سەردانی خەباتم کرد کە وەلەو بۆنەکە ناخۆش بوو وفاتکردنی باوکی قوتابیەکەم بوو قوتابیەکانیت کە یەکەچان هاتە بام گوت دەڵام مامۆستایە لۆ ئەتومان خۆش دەویست لەبەرەوەی زۆر سادە بووی زۆر لەگەرمان تێکەڵ دەبووی دەرسەکان زۆر ئاسان بوو لەگەرمان دەڕۆیشتی لەگەرمان دەهاتی شتێکمان دەبوو پێتمان دەگوت ئێکسە لێکمان وەردەگرت. مامۆستا زۆر زە دەگوترێ بە زمانی قوتابی بە زمانی ناوچەکەی خۆی بۆ شێوازە زارەی کە ئەو قسەی پێدەکا ئاوا بدوێ ینی پێویستان کە ئەمە ئەوەندە شتەکان قورس بکەین زۆر جاران قوتابی مامۆستا بە شێوازێکی ئەوەندە مزەڕەت قسان دەکا ینی حەز دەکا قوتابی پێویستی بە جاریشکە دووبارەکردنەوە هەیە تۆ هەندێک زاراوی زۆر خۆشت هەیە تایبەتن بە خۆت بەنمونە ڕێ حیاتم کاکۆ بابەکەم ینی ئەوانە وای کردووە کە ڕاستەوخۆ قوتابی سەرنجی بۆ تۆ بڕۆ وای کردووی ڕاستەوخۆ هەز بکەم مامۆستای بەجددی خۆشی لێ ڕاستە وەڵڵا ئەوجا وشە شێ هەندێک جار ناخۆش هەندێک جار هەندێک کەس ئەوەیە مەسەن بە تەڵەبەکان درێم سندان کوشتی ئەوە شێ بەڵێم واسم نەکرد ئەوەشمان هەیە باوەڕکە مامۆستا شێرزاد لە خۆشەویستیە ئەمە یەک نمونە لە بۆ دەرێم حتى تاکید بینەوەی کە ئەمە لە خۆشەویستیە کە ئەمە چکەمە ئەو تەڵەبەیەوەچی گوڵەکی خۆمانە لە شعبەی دانیشتیە ڕۆژێک چوومە ناو پۆلەکی دیتم تەڵەبەک زۆر عاجز بوو لەو ماوەیەش ئێستا لە مەکتەبی خۆشم ئەوەوەی دیاردەی هەندە قەدیمە بەڵام لەو فترێش لە مەکتەبی خۆشم ڕوویدا تەڵەبەکە دیت گوتم لۆ عاجزی گوتی هیچ گوتم پێم برێ گوتمە تو عاجز دیاری ئەم ناتان بە تو عاجز بێم دەست شەرحکەم گوتی مامۆستا فیلان قسەمی پێگوتیە گوتم ئەمیش هەموو جارێ قسەتان پێ دەرێم ئەوها پێ دەرێم پێتان دەرێم سندان کوشتی نەنگۆ پێتان دەرێم کورانگۆ لۆ ناخین هەندێک جار بێعار نەنگۆ گوتی مامۆستا ئیتو فەرقی هەیە ئیتو لە دڵەوە نییە ئیوان لە دڵەوە بوو گوتی ئەوە بە حەقدەوە پێمی دەگوت قسەمی پێدەگوت دەمیشکاندەوە کەواتە مامۆستا شێرزاد تەڵەبە هەز دەکات و ئەو قسەی لە دڵەوەی یان لە دڵەوە نییە بە تاکید ئەمن کاتێ تەڵەبە نانەمۆچی دەمبینن یعنی وازم لێ ناینن ئەوانەی ڕۆیشتینە نەک ئەوانەی لەکنە خۆ من ئەوانەی لەکنە خۆ من هەندێک جار هێدی کە مانجی یەکەمە هێشتا لێم تێناگاتن هەندێک ڕاوە دەستیتن بەڵام ئەوانەی پێشتر نەخیر هەر لەکنمان سەفی شەشەکەی تەواو کرد سەفی دوازدەکەی تەواو کرد یەکسەر تێدەگات چمان لەگەر یەک کردیە لەو ناو پۆلێ مامۆستا ئەم بە تووڕەی نەمزانیە دەر شەرحکەم دەزانی هیچ حەزم لێ بڕوەکی خۆش لەگەر تەڵەبەی شەرحکەم جارێک بە تووڕەی چوومە ژۆرێ نەمدەتانی حتى ئاورم داوە تەماشای تەڵەبەکان خۆ تاقی کردەوە خۆ داڕکردنەوە نەمتانی سەرکەوتو نەبووی ناوەڵڵا ئەویش لەوانێت تووڕەبوونەکە عیلاقەی بە کەسانی دەرەی پۆلە هەبوو کە قسەیان کردبوو یان شتێکیان گوتی بوو بەڵکە یعنی مزاجت دەگرن هەندێک جا هەندێک کەس
بە تەڵەبەکان گوت دەزان ئەم بە تووڕەی نازام دەرشەڕەکەم کە دەرسەکە بە خۆش زۆر ئازانە فعل ماضیە و مەبنیە و سێ حالەتی هەیە و تەواو بەڵام نەدەکرا نمونە دەدەهات چەند خۆش ئەتوو بە خۆشیەوە بچێ ناو بە خۆشیەوە دەزانی مامۆستا شێرزاد وەلەو ئێستا الحەمد لە پلانمان هەیە و بەڕێک پێچی ئیشەکانی خۆمان دەکەین دەزانین لە دەرسی من وەخت بەش ناکە زەما موسا ئەو پرسیارە لامە ینی زۆر جار دەگوترێ ئێمە 45 دقیقەمان لە بەردەستا زۆر جار تەصنیفی دەکەین دابەش دەکەین مامۆستا 10 دقیقەمان هەلێ دەڕوا لەبەرەوەی هەندێک ئامادەکاری و وانە نووسینەوە و قوتابی بێدەنکردن و ئانە تۆ نیو کاژمێر چۆن بەشی ئەوەی دەکە هەم منهەجەکەت و پرۆگرامەکە تەواو بکەیت لە وەرزی یەکەم و وەرزی دووەم هەمیش پێڕابگەی ئەو قوتابیە خەمی هەیە ئەو قوتابیە نەخۆشە ئەو قوتابیە دڵتەنگە چۆن دەتوانین مامۆستاشێزە دەکری ئەگەر مامۆستا بە تەواوی خۆی لە بۆ تەڵەبەی خۆی ئامادە بکاتن هەموو شتێکی پێ دەکری بەڵام ئەگەر مامۆستا بە شەشی زۆری فکر و هۆشی لای ئیشی دیکە بیتن لای مۆزوعی دیکە بیتن ناکرێتن کاتێک ئەمن داخلی ناو پۆل دەبم تەماشای تەڵەبەکانی خۆم دەکەم هەوڵ دەدەم هەموو کێشەکانی خۆم هەموو ئەزیەت و ناخۆشیەکانی خۆم لە دەری پۆل بهێلمەوە نەبەمە ناو پۆلی لە ناو پۆل زیاتر تەرکیز دەکەمە سەر تەڵەبەکان هەر قسەی خۆشیش هەبیتن لە ناو پۆل بەبیرم بێتەوە لە لەحزەک کە دیتم مەجای تێدایە قسە خۆشەکەیان بەبیر دەینمەوە شتە خۆشەکەیان پێ دەریم ینی پۆلەکەی وە دەکەم گەرم و گوڕ بیتن چونکە ئەو تەڵەبەیە هاتیە بەدەیان سترێسی لەسرە بەدەیان زەختی لەسرە زەختی داک و باب ئەگە پۆلی 12 بی ئایا دەرەجەی دێنی یان ناینی زەختی جیرانەکان ئەوانش دەبنە مراقیب لەسەر تەڵەبەکەی ئایا ئەو جیران ئەو کوڕە دەرەجەی هینا یان نەیهینا ئەمن هەندێک جار لە بۆ سوعبەتی دەرم کورە تەڵەبەی نەکورە بخینن چونکە هەندێک مام حاجی هەیە لە گەڕەچێ بە حیاتی خۆی ئەگەر لە توی نەپێچی بیتەوە لە سەر پۆلی 12 لێت دەپێستەوە ئەلە دەرێ مستەفا چ دەرچووی وەرە بزانام دەرەجەت کوو بوو یعنی کەواتە ئەو تەڵەبەیە گەلە زۆر سترێسی لەسەرە گەلە زۆر زەختی لەسەرە چەند خۆشە ئەمن لە ناو پۆل بەڕوەکی خۆشتر لە گەریبم بێگومان ئەمە ئەو ساڵە بەخۆی یاسایەکەی مەکتەبیمەوە هایە پۆلی 10 دەلێەوە 11 دەلێەوە 12 دەلێەوە کە 12 تەواوکە دەگەڕێەوە پۆلیدا دەزان ئەو ساڵە پۆلی 12کانە کە ئەوانی مابوونەوە یعنی چەند ڕۆژێک ڕاوە نەدەستان دەیانگوت ئیلا دەبێت ئەتوو بێ پێمان بلی دەرسەکەمان پێ بری کاکە یاسای مەکتەبی ئەو هایە مامۆستا لەگەڵ تەڵەبەی خۆی دەڕواتن یعنی ئەوەش علاقەی بە خۆشەویستی هەیە بێگومان هەندێک جار پۆلی 12 کە ئەو ساڵە ڕوویدایە مەسەرەن شاغلیان هەیە یان لەبەر سەبەبێک لە سەبەبەکان دەرسێک وەرزشیان هەیە یا هەر مادەشکیان هەیە کە لە دەرێنە 4 تەڵەبە 5 تەڵەبە ناسن لە دەرێ بستڕنەوە دێن لە شعبەی من لە پۆلیدەیەکان لە پشتەوە دادەنیشن پێیانم دەگوت کاکە ئەنگۆ پۆلی 12 نا کورە ئەو دەرسەتان پێویست نییە ئەو دەیانگوت ناوەڵ مامۆستایە حەزمان لێ لە پۆلی تو دانیشین یعنی بەڕاستی تەشجیعکردن زۆر دەور دەبینیتن بەردەوام لەگەڵ تەڵەبەی خۆمدایان بەشداریکردن لە خۆشی و ناخۆشیەکانیان مامۆستا شێرزاد ئەو تەڵەبەیە خێزانی هەیە داک و بابی هەیە نەخۆشی هەیە زەختی دنیای لەسەرە ئەمە دەبی لە خۆشی و ناخۆشیدا لەگەری بین بە هەموو نەوعچی مامۆستا ئەگەر بیرت بێ لە سەرەتاکانی بوون بە مامۆستات ئێمە سەردانی ماڵی قوتابیەکانیشمان دەکرد ئێمە لە بۆنەکان لە بۆ نەخۆش و ناخۆشەکان بەتایبەتی لە بۆنە ناخۆشەکان قوتابی بنەڕەتی تاڕادەیە ئامادەی نییە لە مزگەوت و لە تاسی ئەوانە بەڵام لە بۆ نەخۆشەکان قوتابی وجودی هەیە بەشێکە لەو پرۆسەیە ئەگەر بیرت بێ ئێمە کاتێک چوینە ئاهەنگێک لە دوورەوە بە مایکرۆفۆنەکە پێشوازیان دەکردین بە خێراتنیان دەکرد و شوێنی تایبەتیان بۆ دادەنین کە ئەوە لەوانەیە دەرئەنجامی چییە دەرئەنجامی ئەو هەڵسو کەوتانەیە کە لە ناو قوتابخانە تۆ بەرامبەر قوتابی دێکێ ئەگەرنا لەوانەیە دایک و باوکەکان ئەوەندە ڕێز دەگرێەوە کۆی کە مامۆستایەکی تو شایانی ئەوەی ڕێز بچێت بەڵام کە کاتێک دەتخاتە پێشەوە لە ڕۆیشتن و دەتخاتە سەری سەرەوە لە کاتی دانیشتن ئەوەیە ئەو کاردانەوەیە کە ئەو دەینوێنە بەرامبەر ئەو هەڵوێستەی هەت بۆ لە قوتابخانەی زەما مامۆستا لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە دەمەوێت بڵێم چ جارێک هەبووە قوتابی کێشەی
تایبەتی خۆی لانێ تۆ لە قۆناغی ئامادەی دای کێشەی سۆزداری هەیە، کێشەی کۆمەڵایەتی هەیە، کێشەی ذاتی و تایبەتمەندی کەسێتی قوتابی هەیە کە قوتابیەکە بە کەسی نەوتووە ئەسڵەن ئامادە نەبووە بۆ کەسی باس بکە بۆ تۆی باس کردووە حالەتی وە هەبووە. تاکید هەیە مامۆستا شێرزاد ئەمە کە مەرحەلەی 12 تەڵەبەکە دەبڕیتن کە دەستە کولیەی تەماشا دەکەی هەندێک جار ئەمە لەبەرەوە پەیوەندیم لەگەریان دەمێنێتن بە تایبەتی ئەو قوتابیانەی کە لە قەزای خەباتن تەماشا دەکەی بە بەردەوام ئەمە عیلاقەمان هەتە ئێستاش هەیە هەتە ئێستا لەوانەیە لە بۆ مەسەلەی پێکهێنانی خێزان لە بۆ چەندین مەسەلەی دیکە دەستم هەبوو لەگەریان ڕۆیشتیمە لەگەریان دانیشتیمە مەسەن هەوڵمدایە هانی تەڵەبەکەمدا هانی کوڕەکەمدایە کە لە بۆ ئەو پرۆسەیە کە دەبی بستە پێش کە دەبی ئەو ویشەی ئەوها بکاتن بەو شێوەیە ئیشەکانی خۆی ڕێک بێخیتن یان کاتێک کێشەیان دەبیتن ئەمە بەردەوام بە مۆبایل لەگەری قسەی دەکەین و بە بەردەوام هەر کێشەیان هەبیتن کە دەزانیتن دەری مامەستا ئەمە تومان وەکو برا گەورەک دانایە وەکو برایەک دانایە حەزمان لێ ئەو شتە بۆ هابیت کاتێک کێشەکەی پێم دەڵێتن یەکسەر باشتری شێوە وەکو ئەوەی لە بۆ برای خۆم بمەوێ وەکو ئەوەی لە بۆ خۆم بمێ ئەو های پێدەریم یعنی بە بەردەوام ئەم لەسەر ئەو شتەی ئیشم کردیا بە بەردەوام بۆ شێوەی لەگەریان جودایمەوە کاتێکیش ئێستا مەسەرن لە هەر شوێنێک لە هەر دام و دەستگایەک کە چاوم پێیان دەکەویتن وەڵی پێش ئەوەی ئەمن یەک شەقاوی باوێم تەماشا دەکەم ئەوان دە شەقاوی لە بۆ لای من داوێن یعنی هەز دەکەم بەڕاستی ئەو خۆشەویستی ناو پۆل هەم بۆ لە بۆ تەڵەبەی هەز دەکەم بەرهەمەکەی زۆر گەورەیە بەڕاستی مامۆستاکەواتە ژمارەی تەلەفۆنەکەت لا قوتابیان ئاسایی هەیە و وەڵامیش دەدەیەوە بە خۆم لە سەرەتای پۆلیدا کە تەڵەبە لە بۆمان دێ لە ڕوکنەکی سەبوڕەی لە بۆیانم نووسی گوتم هەر وەختێک ئیشتان بە من بوو تەلەفۆم لە بۆ دەکەن هەر وەختێک پرسیارێکتان نەزانی لە ناو پۆل تێنەگەیشتە بوون یان تێبینیەک بوو یان مەوزوعەک بوو بە مەسنجەر لە بۆم دەنێرن یان بە مەسنجەری سەوتی لە بۆم دەنێرن ئەمش بە مەسنجەری سەوتی لە بۆتان جواب دەدەمەوە یعنی بە بەردەوام ئەو یعنی ئەوە نییە ئەمن خۆم لە تەڵەبەی خۆم دوورکەمەوەمەوە یان دیوارێکی دروستکەم جیدارێکی دروستکەم لە بینی خۆم و بەبین تەڵەبەکەی یعنی وەکو بیدایەتیش بۆم بوون زۆر کەیفم لەوەیە کە تەڵەبە سەلام لێ دەکەمی ئەو سەلام لە من دەکاتن زۆر کەیفم پێدێتن زۆر کە هاتی تەڵەبەش دەبینم مەسەرەن کێشە چێ زوو لی نێزیک دەبمەوە کاتێک تەڵەبەی حتا مامۆستا شێرزاد ئەمە با دیار دەکەی زۆر یعنی بەڕاستی وەلو لە مامۆستای ناوەشێتەوە بەڵام ناشرینە کاتێ دەبینم تەڵەبەک کەم ئەندامە لە بەشێک لە بەشەکانی جەستەی زۆر بەڕێزەوە قسەی لەگەڵ تەڵەبەی دەکەم یعنی زۆر زیاتر لەوانی دیکە یعنی بە چاوی خۆم دیتیتم مەسەرەن بە حسابی ئەوڕۆ خۆمان پێی دەڵێن مامۆستاش تەماشا دەکەی بە ناوی کەم ئەندامەکەی قسەی لەگەڵ تەڵەبەکەی کرد کە ئەوە زۆر ناشرینە ئەم بەڕاستی یعنی ئەگەر ئەتوو خطوەک پێویست بەوەی لەگەڵ تەڵەبەی ئاعتیادی و تەڵەبەی ئاسایی ڕوود خۆش بی قسەت خۆش بی ئوسلوبت جوان بی دەبی لەگەر ئەو چینەی دەبی زۆر زیاتر بی یعنی ئەو چینەکە ئیوەیە ئینسان پشتیان بگری ئیوەیە ئینسان پاڵپشتیان بکاتن لەبەرەوەی ئەوە لەسەر ئەساسی کەم ئەندامیەکەی خۆشی ئەو جدێتن دەوام دەکاتن یعنی ئەوانە زیاتر پێویستیان پێەیە سەراحەتەن ئەگەر ئەمن جارێک لەگەر تەڵەبەی قوتابیەکی ئاسایی کە ڕووم خۆش بی و ئوسلوبم جوانبی لەگەریان لەگەرەوان 2 جار و 3 جار لەگەڵان باشتر دەبم ینی ئەو هام کردێ لەگەریان مامۆستا لە کۆی ئەو قسەکردن و بەیەکەوە بوونە لەو بەرنامەیە تێگەیشتم کە ئەتۆ دەتەوێت هاوڕێیەک دروستکەی هاوڕێی تەمەەن بێ لەگەڵت ینی قوتابێک نەوێ قۆناغێکی ببڕێت و ئیتی تێپەڕێ ینی چاوەڕێ ئەوە دەکەی کە قوتابەکە جارێشکرد لە شەقام بیبینیەوە جارێشکرد لە بۆنەیەکدا بیبینیەوە جارێشتر لە هەڵوێستێکدا بیبینیەوە کە ئەوە بەڕاستی وامان لێ دەکا ئێمەش بیرەوە بکەینەوە کە هەمیشە قوتابی بەس بەوە نەبین کە گوێگرێکە و پێویستە من بڵێم و ئەویش گوێ بگرێت و دواتر لەسەر پارچە کاغەزێک ئەوەی من وتومە لە کاتی تاقیینەکان بیرێتەوە یعنی ئەو وامان لێ دەکا کە بڵین قوتابی مادام ئەو قوتابی بەشێکە لە کۆمەلگاکە و بەشێکە لە پێکاتەی کۆمەڵایەتی من کەواتە بەرکەوتم لەگەڵی دەبێت لە شەقامێک لە دوکانێک لە بازارێک لە هەڵوێستێک لەوانەیە زۆر جار لە بۆنە کۆمەڵایەتیەکان زاریش بۆ دەگەڕێتەوە چەند خۆشەوە کۆی باسی دەکەی قوتابیەکە بۆ دێتەوە من مامۆستا
سەیع من ناناسیوە بێگومان مامۆستا قوتابیەکانی خۆی دەبۆی ژمارەیان زۆر ناناسێتەوە بەڵام وەسفی خۆی دەکا وەسفی تۆش دەکا کە ئەوە هەڵوێستێکە لەوانەیە بەشی زۆری مامۆستایان تەمەنای بکەین هیواداری ئێمەش ئەوانشی کە ئێستا گویان لە ئێمەیە ئەزمموی جەنابەت بە هەندوەر بگرن ئەو ئەزمونە لە ژیانی مامۆستایەت خۆیاندا پەیڕۆ بکەن کە بەشێکیان بەڕاستی نمونەیە ینی من زۆر جاران وتومە پێش بەرنامەکەش لەگەڵ ستاف قسەم کرد کە مامۆستا سەیاح نمونەی مامۆستایەکی دڵسۆزە نمونەی مامۆستایەکە کە قوتابی هەمیشە حەزی پێ دەکا جا لە دەرس بێ لە دەرەوەی دەرس بێ لە دەرەوەی قوتابخانە بێ هیوادارین سەرکەوتوبی هیوادارین کە ئەو هەڵوێستەی ئەو دروستکردنی کەسایەتی کە هەتا لە قوتابیەکانیشدا ڕنگ بداتەوە دوزارش ئەوانش دەبنەوە مامۆستا و بەشێکیان دەبنەوە دکتۆر و کە زارێکی بەرکەوتیان لە خەڵک دەبێت مامۆستا دەمانوێت دوایین قسەت بۆ ئەوی کە بەڕاستی مامۆستایان سوود لە ئەزمموی جەنابەت وەرگرن بۆ ما بکەین مامۆستا شێرزاد دوایین قسەمان دەبێ ئەوە بیتن ئەمە ئەو تەڵەبەیە کە لە بندستی خۆمانە ئەمە دەمانێت ئەو تەڵەبەیە بنیاد بدرێ دروست بکرێ نەڕووخێتن ئەو تەڵەبەیە پێویستی بە مامۆستایە پێویست ئەگەر نەدەهاتە ناو پۆلدانیشتن لە بەرامبەرت چل دەقە تەحەمبولی مامۆستایەکی بکاتن لێ لە بۆ بنیادنان لە بۆ دروستکردنی پێویستە مامۆستاش خۆی زۆر ماندی بکاتن دەبی مامۆستا دڵی ئەو تەڵەبەی لە بۆ لای خۆڕاکێشی دەزانی مامۆستا شێرزاد کاتی ئەتو دڵی ئەو تەڵەبەی لە بۆ لای خۆت ڕادەکێشی چی پێ بڵی نالێ نە سەحابەکانی پێغەمبەری خوای فەرموویە یا ڕەسوڵ ئەڵڵا ئەمە کو لەگەر یەک خۆشەویست دەبین گوتی ئەفشوا السەلامە بەینەکم سەلام لە یەکتری بکەن کاتی ئەو تەڵەبەیە ئەم سەلامی لێ دەکەم لە ئەحوای دەپرسم غەمخۆری دەبم یعنی چ یعنی تەڵەبەکە هێدی هەر باگراوەندێکی خراپە هەبی لە مێشتی هەمووی لا دەچیتن مامۆستا نێزیک بی لە تەڵەبەی خۆی لە خۆشی و ناخۆشیەکانی لە بەهێزکردنی ئەو تەڵەبەی لە ئاسانکردنی دەرسەکەی لە خۆشکردنی دەرسەکەی لە ڕێکوپێک باسکردنی مەوزوعەکان لە احتمامدان بەو کەسەی کە لە بەرامبەری تکە ئینسانە ئەکید ئەو پرۆسەیە بەرەو ڕێکوپێکی دەڕواتن ئەکید ئەو کەسەش دەتانیتن بەرهەمی دەبیتن ئەمە مامۆستا شێرزاد لە بۆ ماوەی 6 ڕۆژی دەچینە ئیمتحانی ئەزمونەکانی پۆلی 12 نییە 6 ڕۆژە 6 ئیمتحانە 6 ڕۆژە هەندێک جار 7 ڕۆژە دەزانین بە ماوەی ئەو 6 ڕۆژێ تەڵەبە هەبووە لە جیان هاتە بەرامبەرم چاکۆشێکی گەرمی کردیا گوتی مامۆستایە زۆر بەڕێزی گوتم لە چێندە دەرسم پێ گوتێ لە چه ئامادەیەکی ئەوانەیە کە بە خۆم دەرسم پێ گوتی نەخێر مامۆستا تو لەو ئیمتحانی ئەزمونەکان مدیر قاعەمان بووی هەر لە بۆ بینی خۆمان گوتم ئەرێ باش بووم یا خراپ بووم وەرگوتی مامۆستایە گەلە لە باش بووی یعنی لە پێکردنی ئەو موبەردانێک کە هەیە ناو قاعەی لە دانانی ئاو لە بۆیان دروستکردنی جەوەکی هادی و بێدەنگ دەزانی مامۆستا شێرزاد هەندێک جار مدیر قاعە هەیە قاعەی تێک دەداتن لەبەرەوەی ئەتو ئەو تەڵەبەیە سترێسی دار و بەردی لەسەرە زەختی داک و بابە دەور و بەرە ئیدارەیە هەموو دەور و بەرد حەزیان لێ ئەو تەڵەبەیە دەرەجەی بینی کەواتە دەبی مامۆستا یا مدیر قاعەکەش جەوەکی وەها دروست بکاتن دەبە ئەو تەڵەبانە جوانترین و باشترین جەوبی دەبە ئەوی بە جوانتری شێوە دەرەجەی بینن بەڵێ مامۆستایە زۆر سوپاس دەکەین هیلاکمان کردی بەرایەکی بەڕێزی خۆشەویستی مامۆستاجان بەڕێزان و خۆشەویستانم زۆر سوپاس بۆ مامۆستا سەیاح سڵاح حەسەن کە پسپۆری زمانی عەرەبیە و هەروە ئێمە لەو بەرنامەیە بۆی میوانداریمان کرد بۆ ئەوی ئەزمموی خۆیان بجێڕنەوە لەوەی کە چۆن توانیویانە مامۆستایەکی سەرکەوتوو بن لە ڕاکێشانی هەست و سۆزی قوتابی کە بەوەی بە خۆشەویستی و بەڕێزەوە گوێ لە وانەکانی بگرن خۆشیان بێ کە دیارە ئەزمموی جەنابیان بۆ ئێمەش دەبێتە توێشوێکی زۆر باش کە بتوانین سوودی لێوەربگرین تاڵقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆل لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بە یەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ